حاج أحمدی بگرم دیوانی بەڕێز حاجی ئەحمەدی ئەمە دەوانی کۆنگرەی ئەمێرە ورد هەژدەهەمی چاق دەکێت دڵاقینت نۆرە چێ فۆقسە چێ نۆکی بۆیش بەخێر بێن سەرسەران فۆقسە سەرچاوە چێکە لێرە ئەوڕۆ نام هەوێ من باسی ئەنالیز و ڕۆ نابکی ڕۆک شڕۆوەیە بکەم کە هەواڵان هەموو بە تێر و پڕی باسییان کرد و بە زۆر شتی پۆزیتیویشی تێدا بوو ئەوەیە من دەمەوێت لێرە باس بکەم هێندێک لەسەر تاریخی حرەکەتی کورد هەتا دەگاتە کۆنگرەی نەتەوەیی بۆ ئەوەی شتێک و بۆ بجارمەوە هەرچەند بۆ پێکەنین نییە ئەوە جددیە ساڵی 1965 ساڵی 1965 ئەمن لە ستودیۆن کۆلێج لە ئێرلانگنێ لەکن نورنبێرگێ دەچم بەکرد ڕۆژێک شیپم بەدەستەوە تاحتیل بوو دەچمەوە ماڵێ لە ئێستیگای ئۆتۆبوسی ڕاوەستا بووم کە بێ قسمەوە پیرەژنەیە کات 70 ساڵ بە گۆشانی دەڕۆی بە ئەڵمانی هەرا کلمێ کوتی ئەی گەنج بزانە ئەمن ناتوانم ئەو بەرنامەی ئۆتۆبوس ببینم تۆ بزانە سەعات چەندێ هەمیش تەمەسام بکەم پاش 5 دقەی کرد سپاس چەند قەدەم ڕۆیشت و گەڕاوە وتی پێم بڵە بزانمە تۆ خەڵکی چۆی وتم من کوردم خەڵکی کوردستانی وتی چی وتم کوردستان خەڵکی کوردستانی بڕێگراما و کوتی پاکستان وتم نا کوردستان کوردستان وتی ئەفغانستان وتم نا کوردستان وتی ئەوە حتما تورکمەنستان هەمیش تووڕە بووم و جوان بووم تووڕە بووم وتم بابا کوردستان کوردستان ژنەکە ڕۆیشتی و بە ئەڵمانی کوتی ئەوەی ئەڵمانی زانن کە زانیان کوتی شایزێک مهم نییە بۆ منزورم ئەوەیە ئەو زمانی ئێمە کە تازە هاتبووین بۆ ئەوروپایە هەرەکەی کاغەز و قەڵەمێکمان گیرفانی دابوو لە هەر کەسێک کە دیان پرسی خەڵکی کوێی دەمان کوت خەڵکی کوردستان نیان دەزانی چییە مەجبور بوون نەخشەی ئێرانێ و تورکیە و عێراق و سووریە بچێشینەوە و فێریش ببووین خەتێکمان لێ دەدا و دەمان گوت ئەوە کوردستانە ئەمە خەڵکی ئێرەی هیچ کەسیش دیارە زۆر کەم کەسی دەگەیشتن بەڵام ئێستا گەیشتوونە چۆ دەو فاسلەیدا ئێمە گەیشتوونە چۆ هەرچەند نابێ بە خۆمان هەڵبڵێین کە ئەوەندە کاری باشمان کردو و فڵان گەیشتوونە ئێرە بەڵام ڕێگایەکی دوور و درێژمان پێوە ئەوەش هەموو لە سایەی ئەو ڕووناکبیر و ئەو خەباتکارانن کە ئێستا بەشی زۆریان لێرە زەحمەتی هەمووتانی تێدایە بەڵام هێندێک شتی دیکە هەیە کە ئێستا مەجبورم باسی بکەم زۆر کەس دەڵێن مەسەڵەن یەکێک هەواڵێک لێرە باسی کرد کە دەبێت ئەو دەستکەوتەی باشووری کوردستان بپارێزی من چەند دۆستی ئەو زمانیم هەیە کەمە لە دەرێ هیچ جێگایەکی دیکەمان نەزانێت چونکە هیچ لە ئێرانە هیچ نەبوو لە تورکیە هیچ نەبوو لە سووریەی هیچ نەبوو لە سووریەی ساڵە جارێک لەسەر کەمەری عەرەبی بەیانێکمان دەردەکرد ئەوی دیکە هەموو لە خزمەت باشووری کوردستاندا بوو لە خزمەت ئەو شۆڕشەیدا بوو یعنی چی یعنی بە دڵ و بە گیان بە وەخت بە هەموو شتێک ئەو دەمی کاریشمان دەکرد و سیاسەتشمان دەکرد ئەو دەستکەوتەمان پاراستەوە بەڵام ئێستاش دەبێ بیپارێزین دەبێ وەک چاوی خۆمان بیپارێزین لە مقابل چیدا بیپارێزین لە مقابل خەتەر ئەگەر خەتەرێک لەسەر باشووری کوردستان بێ دەبێ بەجان و بەدڵ بەجان بیپارێزین ئەو خەتەرە بە ئاخودەی من ئەو ڕۆکانە نە تورکیەیە نە ئێرانە نە عێراقە نە سووریەیە خەتەری گەورە لەسەر ئەو دەستکەوتەی لە باشووری کوردستان ئەو گەندەڵەیە کە ئێستا لەوێ هەیە ئەو بێ قانونی و ئەو بێ ئوسولی و ئەو بێ پرێنسیبەیە کە لەوێ هەیە ئەو بێخلاقەیە کە لەوێ هەیە بە وەزیفەی خۆمی دەزانم هەر وەک دەستپێکی چۆن پاراستومانە ئێستاش دە مقابل ئەو شتانەدا دەبێ بیپارێزین باشە من
ئەوە حکوومەتە پارێزن بەڵام چۆن خەندەقێک 20 کیلۆمتر خەندەق لێ بدەی و بێم بشت پارێز چۆن چۆن دەواازەی سیملکا بگری منداڵی چاوا لە بێشیری بمرێ من بێم بتپارێزم چۆن 4-5 کچ و ژنی شنگاڵی لە بازارەکانی دنیایە بفرۆشرێن ئەمن بێن ئەوە دەستکەوت باشووری کوردستانە بێن بتپارێزم ئەمن چۆن دفاع لە ڕێفراندوم کەم ڕێفراندومێک کە ئەوەی کە ئێستا پێیان وایە 52% و نیو خاچی کوردستانی دەدەزاوە ئەوە خاڵ مهمەکەی نییە ئەوی هەرە مهمەکەی نەتیجەی ڕێفراندومێ ئەوەیە کە ئەو دوژمنانەی کوردی کە هەموو دژی یەکتر بوون ئێستا هەمووی هێناون سەر بیجێکدانەوە ئێستا یەکێکی خۆیان دروست کردووە دژی کورد بەڵام ئێستاش وا دەکەن کە ئێمە چۆن خۆین بەسەری ڕێفراندوم ئێستاش کارەکە خراپ دەکەوتۆ فڵانەوە دەستە گروپ گەنجی کورد دێن لە باشووری حەقین لە دەریاکاندا دەخنکێنە بەرپرسیارەتی و لە بەردە قۆماوی بەڵام لەلایەکەوە 30 میلیۆن میلیاردێر دەبێت ئێوە هەموو لە ئەوروپایان دەزانن میلیۆنەربوون چەند زەحمەتە ئەویش ئەتۆ میلیاردێر حساب بەچی ئەوەشی هاکون لە ئاسمانەدایە و لەوێ میلیاردێرەکان هەردێن لە کوردستانی بەردەبنەوە ئەم دەبێت ئەو دەستکەوتەی لە باشووری کوردستانە لە مقابل ئەوانەدا بیپارێزن ئەوە خەتەری ئێمە ئەو دەستکەوتەی لە باشووری کوردستانە پشتیوانی ناونەتەوەی هەبوو ئێستاش هەیە نە لەبەر چاوی ڕەشی کوردیە احتیاجیان پێیەتی پشتیوانی ناونەتەوەی هەبوو ئەو هەموو داهات و پارەی کە هەبوو ئەو هەموو ئیمکاناتەی کە هەبوو چ لێ دروست چۆن بپارێزن چه ئەخلاقێک حاکمە ئەوڕۆ لە باشووری کوردستان بەغەیرە دۆڵار باشووری کوردستان هەموو پارچەکانی کوردستانی بەشیان تێدایە دەو دەستکەوتەیدا هەموو قوربانیان بۆ داوە پس دەبا ئەو ڕۆژ ببا سەرچاوەیەک بۆ هەموو کوردەکانی هەموو پارچەکانی کوردستان بەڵام بۆتە سەرچاوە چی؟ بۆتە سەرچاوەی ئینسانکردن ئینسان دەکردن و دەفرۆشن فڵان عەشیرەی دەکردن و دەفرۆشن باشە ئەخلاق چۆن بژی لەو مەملەکەتەدا مەسەلەیەکی دیکەی کۆنگرەی نەتەوەی ئەوەیە کە ئێمە هاتووینە ئێرە لە یەکتر شت فێر بین دەڵێن سی و چەند حیزب و ڕێکخراو تێدا بەشدارە و نازانم چەند وانێکی مەدەنی و فڵان ئەوە ئێمە ئێشێک دێ لێرە قسان دەکا ئەوە نە نەزەری کۆنگرەی نەتەوەیە کۆنگرەی نەتەوەی ڕەهبەرێتی خۆی هەیە کۆنسەی خۆی هەیە بەڵام ئێکێکی دیکە دێ لێرە قسەی دڵی خۆی دەکا یا ڕەخنەیەک دەگرێت بۆ دەبێ وەک وانێکی خۆمان هەڵاوێ با فێر بین ئەمن لێرە ئەوەی کە جێگای تەقدیر و جێگای احترامە شێوەی ڕەخنەی جۆرج ئاریۆ بوو کە زۆر سپاس دەکەم ئەوەی دەدڵی داوەکتی و لەوەی زیاتر سپاسی دکتۆر عەبدولکەریمی یەکەم کە بەو شێوەیە خاوەنی فەرهەنگ و کولتور هات لێرە جوابی خۆی داوە بەڵام ئێمە بۆ دەبێت ترس و لەرزێک دەدڵی هەواڵانی ئێرە لەوا بکەین ها باسی ئەوەی بکەم فڵان حیزب لێم بگرێ فڵان حیزب حەزەتێک کۆنگرەی بەجێ دەڵێ فڵان حیزب نازانم چی چۆن لە یەکتر شت فێر بین ئێمە ئەگەر ڕەخنە لە یەکتر نەگرین ئەگەر قامک لە چاوی یەکتر ڕوانەکەین لەسەر ئیشتیباهاکانمان کە مەربوطن بە کورد و کوردستان چۆن لە یەکتر شت فێر بین چۆن ئەوەی هاتوو لێرە کۆبوونەوە هەموو شتێک لە یەکتری کۆکردوونیەوە ئەو جەهانبینیەیە ئەو پەرادیزمایە کە ئێمە هەموومان قبوڵمانە ئیدی ئەوانەی دیکە بۆ دەبێت لە یەکتر بترسین تازە لە ڕەخنەگرتن کێ لە ڕەخنە دەترسێ ئەو ئینسانانە لە ڕەخنە دەترسێن ئەو حیزبانە لە ڕەخنە دەترسێن کە لە واقعیەتی خۆیان دەترسێن کە لە ڕاستی خۆیان دەترسێن
کەسێک کە لە ڕاستی خۆی لە واقعەیەکی خۆی نەترسێ بۆ لە ڕاست نەترسێ بۆ لێرە مەسەلە زۆرن ئەم دەمتوانی چونکی نازانم ممکن نەفەرێک یا دوو نەفەر ڕاپێم وایە هەر نەفەرێک تەمەنی لە من زیاترە لێرەدا ئەوەی کە تەمەنیشی لە من زیاترە ئەوە بۆ خۆی دەست خۆی هەڵێنا دکتۆر شەتەوی و ممکنە لەمەش زیاتر لەمەشتر بێت لە سیاسەتدا بێت ئەوە هەموو داخ و دەردێکم کە ئێمە زەحمەتمان زۆر چێژاوە بۆ ئەو دەستکەوتەی کە لە باشووری کوردستانێ لە باشووری کوردستانی ئەوەی کە هەیە باوەڕکەن لە ئەوروپایە زەحمەت و چۆرەوەری و بەدبەختی ئێمە هەموو کەس زیاتر تێدایە ئەمن چی پێکەم هەیە جانتایە جلی کوردی تێدایە جلی ژنان و پیاوان لە هەر جێگایەکی ساڵە جارێک ئەگەر نەورۆزمان لەگرت هەڵپەرشێ دەبوو دەبا ئەوەم بە پارە نەبوو بە ئۆتۆبوسی یا بە قەتاری بچین دەبا چوومە سەر ئەوتۆبانی ڕاوەستا بام پێشێک هاتپا لەگەڵ ئەمنی هەڵگرتپا لەگەڵ خۆی ماوەیەک برمامی ئەو چیفەم هەڵدەگرت ئەو لەوێ ئێمە فۆلکلۆری کوردی نیشان بدەین کە بزانن خەڵک بزانن کورد چییە لیباسی چییە فەرهەنگی چییە کولتوری چییە ئێستا ئەم چۆن باشووری کوردستان ناپارێزن چۆن ئەخر نەیپارێزن بەڵام ئەم دەمقابل خەتەردا دەیپارێزن خەتەرەکە هەر وەشتم ئەو خەتەرە ئەو ڕۆکانە ئەمن نە تورکیە دەزانم نە ئێران نە سووریا نە عێراق خەتەرەکە ئەو گەندەڵەیە کە لە باشووری کوردستان بە وجود هاتووە ئەوانە پرسێک لە خۆیان بکەن زانن ئەرێ میلیاردێری چۆن نیشانی بەدە میلیاردێر هەروەشی کە باسم کرد نامەوێت تکرارێکەمەوە 30 میلیاردێر هەبێ بەڵام لایەکی دیکەش دەستە گەنج لە دەریاکاندا بخنکن بخواتەوەی کە بگەنە ژیانێکی نۆرماڵ مەسەلە زۆرن لەوەی زیاتر نامەوێت وەختان بگرم زۆر سپاسان دەکەم ممکنە هێندێکی و قسەکانی من و پێ خۆش بێ هێندێکیش پێدان ناخۆش بێ بەڵام من لەسەر حسابی ئەوەی ناکەم کە پێی ناخۆشە ئەوە قسەی دڵی خۆمان کە من لێرە دەکەم زۆر سپاسان دەکەم